بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا. ئەوڕۆ بە کورتی دەڵێن ئەی ئینسان، ئەی موسڵمان، پارێزگاری لە نوێژ و هەروەها لە نوێژی جەماعەت بکە. بۆچی؟ چونکە نوێژ لە ئاسمانەوە خوای پەروەردگار واجبی کردووە. واجبەکانی دیکە لەسەر زەوی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتوون، بەڵام نوێژ وەکو پلە و پایەیەکی گرنگ، وەکو پایەیەکی گرنگی ئیمان و ئیسلامەتی ئێمە خوای پەروەردگار لە سەفەری ئیسرا و میعراجی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لەسەر پێغەمبەر و لەسەر ئومەتەکەی واجبی کردووە و گرنگی و ئەهمیەتی لە هەموو پایەکانی دیکە زیاترە. بۆیە خوای پەروەردگار کاتێک کە وەصفی بەندە ئیماندارەکانمان بۆ دەکات دەفەرمێت رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله. ئەوانە کەسانێکن بەندەکانی خوای پەروەردگار، کەسانێکن کە کڕین و فرۆشتن لە یادی خدای پەروەردگار بێ ئاگان ناکات، و ئیقامی الصلاة و لە نوێژ و ئیتائی الزەکاة و هەروەها لە زەکات دان، يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. لە ڕۆژێک دەترسن کە ڕۆژی قیامەتە کە چاو تێیدا ئەبڵق دەبێت و دڵەکان تێیدا هەڵدەگەڕێنەوە لە ترس و هەیبەتی ئەو ڕۆژە، لە ناخۆشی و ناڕەحەتی ئەو ڕۆژە. ئەو کەسانە لە خودای پەروەردگاری خۆیان دەترسێن، لەو ڕۆژەیە دەترسن. بۆیە نوێژ و هەروەها نوێژی جەماعەت بەڕاستی ئینسانی موسڵمان دەبێت پێوە پابند بێ و هەروەها پارێزگاری لێ بکات، بە تایبەت جەماعەت کە چەندین فەرمایشت هەڕەشە لەو کەسانە دەکەن کە ناسن بۆ نوێژی جەماعەت بەبێ هیچ عوزرێک، و هەروەها چەندین پاداشت فەرمایشت ئاماژەی پێدەکات بۆ ئەو کەسانەیە کە بەشداری لە نوێژی جەماعەتدا دەکەن و نوێژەکانیان بە جەماعەت لە مزگەوت دەکەن. لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خەمس صەڵەوات کەتەبەهن الله على العباد. 5 نوێژ هەنە کە خوای پەروەردگار لەسەر بەندەکانی واجب کردووە کە ئەنجامیان بدەن. دەفەرمێ فەمەن جاء بهن، هەر کەسێک ئەو 5 نوێژانە ئەنجام بدات بە چاک و ڕێک و پێکی، و هەروەها کەم تەرخەمیان تێدا نەکات، تەمبەڵیان تێدا نەکات، ئەوە بەڕاستی كان له عهد عند الله، كان له عند الله عهد أن يدخله الجنة. أو عهد بەڵێن و پەیمانێکی لە لای خوای پەروەردگار هەیە کە خوای پەروەردگار بیباتە بەهەشتەوە مادام لەسەر ئەو 5 نوێژانە بەردەوام بێت، پارێزگاریان لێ بکات، وەکو خۆی ئەنجامیان بدات، کەم تەرخەمی و تەمبەڵیان تێدا نەکات. ئەوە لە لای خوای پەروەردگار عهد و پەیمان و بەڵێنێکی هەیە کە خوای گەورە دەیباتە بەهەشت. لە ڕوایەتی دیکەدا هاتووە هەر کەسێک پارێزگاری لەو نوێژانە نەکات، هیچ عهد و بەڵێنێکی لە لای خوای پەروەردگار نییە، با تەنها گلەیی لە خۆی بکات، پارێزگاری لەو نوێژانە بکە. ئەوە عهد و بەڵێنێکی لەلایەن خوای گەورەوە هەیە کە خوای پەروەردگار ئەو کەسە دەباتە بەهەشتەوە. ئەنجا ئەو نوێژانە بە تایبەت پارێزگاری کردن لەو نوێژانە کە نوێژی جەماعەت و نوێژکردنە بە جەماعەت پاداشتی زۆری بۆ ئینسان هەیە، هەڕەشەی زۆریش لەسەر ئەو کەسانەیە کە پارێزگاری لە نوێژەکانیان ناکەن و بە جەماعەت نەیانکەن. یەکێک لەو فەرمایشتانە کە فەرمایشتێکی صحیحە، پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاوڵانی فەرموو ئەلا ئەدلکم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات. ئایا ئاگادارتان کەمەوە شتێکتان پێ بڵێم کە گوناه و تاوانەکانتان ڕەش دەکاتەوە و لە لای خوای پەروەردگاریش پلەتان بەرز دەکاتەوە؟ گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم، ئەوە چییە؟ پێغەمبەر فەرمووی ئیسباغ الوضوء على المەکارێ، ئەوەیە دەست نوێژ بگری لە کاتێکدا کە پێت ناخۆشە، ئاو ساردا، ناڕەحەتە، زۆر سەرمایە، یاخۆت لە زۆر ناڕەحەتە دەست نوێژ هەڵگرتن،
ئەوە یەکێکە لەوانەی گوناحەکانتان ڕەش دەکاتەوە و لە لای خۆی گەورەش پلەتان بەرز دەکاتەوە. وفەرمووی وەکەسرەت الخوطى إلى المساجد، زۆر هەنگاو هەڵهێنان بەرەو مزگەوت ئەوەش یەکێکە لەو شتانێکە گوناحەکانتان ڕەش دەکاتەوە. وانتظار الصلاة بعد الصلاة، چاوەڕوانکردنی نوێژ بۆ نوێژ لە مزگەوت، چاوەڕوانی نوێژ بکەیت تاوەکو نوێژ دەبێت لە کاتی خۆیدا بیکەی. پێغەمبەر فەرمووی فەذلكم الرباط، بەڕاستی ئەوە پاداشتێکی گەلێک زۆری بۆ ئینسان هەیە، گوناحەکان ڕەش دەکاتەوە و لە لای خوای پەروەردگاریش پلەتان بەرز دەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا کە فەرمایشتێکی صحیحە دەفەرمێت من سمع النداء فلم يجب، هەر کەسێک گوێی لە بانگ بێت لە ماڵەوە وەڵامی ئەو بانگێ نەداتەوە، نەچێتە مزگەوت بۆ ئەوەی کە جەماعات بکە، فلا صلاة له إلا من عذر، ئەو بەڕاستی نوێژی بۆ نییە یاخود نوێژی تەواوی بۆ نییە و پاداشی نوێژی تەواوی بۆ نییە ئللا مەگەم ئەو کەسە عوزرێکی هەبێ کە لە ماڵەوەیە. دێ ئەو مانگی چوونە ماڵەکانی خودای پەروەردگارە، مانگی نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار، مانگی باڵێندانە بۆ ئەوەی کە ڕێی مزگەوت بگری، بۆ ئەوەی کە نوێژەکانت چی دیکە لە ماڵەوە نەکەی. ئەی ئەو کەسەی کە تا ئێستا بە مزگەوت نازانی، ئەو تا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی عوزری نەبێ نوێژی بۆ نییە لە ماڵەوە بیکات، تەنها کەسێک کە عوزری هەبێ دەوێت بچێت لە مزگەوت بیکات. ابن مسعود دەفەرمێت من صره أن يلقي الله تعالى غدا مسلما، هەر کەسێک پێی خۆشە بە مسلمانی بگاتەوە بە خزمەتی پەروەردگاری، بچێتەوە خزمەتی پەروەردگار، ئەوە باچی بکات فليحافظ على هؤلاء الصلوات، با پارێزگاری لەو نوێژانە بکە کاتێک کە بانگی دەکرێت بۆ ئەو نوێژانە وەڵامی بانگەوازی خدای پەروەردگار بداتەوە، ئەو کەسە بە مسلمانی و بە ئیمانێکی تەواوە دەگاتەوە خزمەتی خدای پەروەردگار. بۆیە لە ڕاستیدا هەڕەشەی زۆر لەسەر ئەو کەسانەیە کە بەبێ هیچ عوزرێک نوێژەکانیان بە جەماعات ناکەن. لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕێوایەتی کردووە ئوبەی کوڕی کەعب بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ پیاوێک ماڵی زۆر دوور بوو لە مزگەوت لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هیچ کەسێکمان نەدەبینی کە لەو پیاوە ماڵی دوورتر بێ لە مزگەوت. دەفەرمێت لە کاتێکدا کە بە گەرمادا هات زۆر ناڕەحەت دەبوو، زۆر بەزەیمان پێداهاتەوە، بۆیە هاوڵان گوتیان ئەگەر وەڵاخێکت بکڕایە بۆ خۆت بۆ ئەوەی کە سواری بووبای لەو گەرما و ناڕەحەتیە تۆزێک ئەزیەت و ئازارەکەت کەم دەبوویەوە. فەرمووی سوێن بەخوا پێم خۆش نییە کە ماڵم نزیک بێت لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود لە مزگەوت. بۆچی؟ چونکە ئومێدی بەوە بوو کاتێک کە لە ماڵەوە دێت هەموو هەنگاوەکانی بۆ بە عیبادەت و پاداش بنووسرێت، کاتێکیش کە دەگەڕێتەوە بە هەمان شێواز. بۆیە ئەو پیاوە لە پەرۆشی ئەوەی کە هەنگاوەکانی بۆ بە عیبادەت بنووسرێت دەفەرمێت پێم خۆش نییە کە نزیک بم. بۆیە عەرزی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم کە شتێکی ئاوا هەیە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەڕاستی خوای پەروەردگار قد جمع الله لك كله، خوای پەروەردگار هەموو ئەوانت بۆ کۆ دەکاتەوە بۆ دەنووسێت. هەر هەنگاوێک کە هەڵی دێنی لەوێوە دەی لە ماڵەوە بۆ مزگەوت، هەر هەنگاوێکیش کە دەڕۆیەوە بۆ ماڵەوە خدای پەروەردگار هەموو ئەوەت بۆ دەنووسێت. کەواتە هەنگاو هەڵهێنان بەرەو مزگەوت بەڕاستی پاداشتی ئینسان زۆر دەکات، گوناحەکان لە ئینسان دەسڕێتەوە، پلە و پایەی ئینسان لە لای خوای پەروەردگار بەرز دەکاتەوە. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحی دیکەدا دەفەرمێت من توضأ في بيته فأحسن الوضوء، هەر کەسێک لە ماڵەوە دەستنوێژێکی جوان و ڕێک و پێک بگرێت بە تەواوەتی بە فەرز و سونەتەکانیەوە دەستنوێژێکی چاک و ڕێک و پێک بگرێت، ثم أتى المسجد، پاشان لە ماڵەوە بەرەو مزگەوت بێت بۆ ئەوەی کە نوێژ بە جەماعات بکات، فهو زائر الله. چەند گەورەیە بەرام، چەند گەورەیە مسلمان کەم تەرخەمی تێدا مەکە. پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسە میوانی خدای پەروەردگارە، میوانی خوای پەروەردگار، ئەنجا وحق على المزور أن يكرم الزائر. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڕاستی حەقە لەسەر ئەو کەسەی کە خاوەن ماڵە ڕێز و حرمەتی ئەو کەسەی کە میوانە بیگرێت. ئەنجا بزانە خاوەنی ئەو ماڵە ئەو مزگەوتە خدای پەروەردگارە. ئەی مسلمان ئەتۆش میوانی کە دەچیە ماڵی خدای پەروەردگار
دەی پێغەمبەر دەفەرمێ حەقە لەسەر ئەو کەسەی کە خاوەن ماڵە ڕێزی میوانەکەی بگرێ بەڕاستی هیچ کەسێکیش وەکو خودای پەروەردگار ڕێز لە میوان و ڕێز لە ئیمان و ڕێز لە ئینسانی ئیماندار ناگرێت. کەواتە چی لەوە گەورەتر هەیە؟ بچیە کوێ دەچیە شوێنێکی ئاوا پیرۆز، بچیە کوێ میوانی خودای پەروەردگار دەبی برام. ئەگەر دەتەوێت میوانی خوای پەروەردگار بی، میوانی خودای تەعالا بی، دەی وەرە مزگەوت میوانی خوای پەروەردگار دەبی، خوای گەورەش ڕێزت دەگرێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێت ئەحەب البلاد إلى الله مساجدها، خۆشەویستترین شوێن لەسەر زەویدا لە لای خودای پەروەردگار مزگەوتەکانن، لەبەرەوەی ماڵی خوای پەروەردگارە. دەی کەواتە ڕوو بکە چاکترین شوێن و خۆشەویستترین شوێن لە لای خوای پەروەردگار کە مزگەوتەکانن. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا دەفەرمێت کە ئیمامی بوخاری و مسلم ڕێوایەتیان کردووە، دەفەرمێ من غەدا إلى المسجد ئەو ڕاحە، هەر کەسێک کاتێک کە بەرەو مزگەوت دەڕوات، کاتێک کە دەگەڕێتەوە، کاتێک کە دەچێتە مزگەوت بۆ ئەوەی نوێژ بە جەماعات بکە، دەفەرمێ ئینسان کاتێک کە دەڕوا بۆ ئەو مزگەوتە چەندە زیاتر دەڕوات، هەنگاو هەڵدێنێت، خوای پەروەردگار لە بەهەشدا جێگەی زیاتر و خۆشتر و چاکتری بۆ ئامادە دەکات. الله ئەکبەر. زۆر ئاسانە مسلمان مانگی ڕووکردنە مزگەوت و ماڵی خوای پەروەردگارە کەم تەنخەمی تێدا مەکە، لەبەرەو پاداشتێکی زۆر لە چوونە مزگەوت و لە هەنگا هەڵهێنان بەرەو مزگەوت هەیە. ئیمامی ئەوزاعی پێمان دەفەرمێت 5 شت هەیە کە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری بەردەوام بوون، هەر کەسێکیش بەڕێی ئەواندا بڕوات دەبێت لەسەر ئەو 5 بەردەوام بێت. یەکێک لەوانە عیمارەة المەسجد، ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان یەکێک بوو لەو شتانەی کە هاوڵانی پێغەمبەر لەسەری بەردەوام بوون، هەر کەسێکیش بە شوێنی ئەواندا بڕوات چاو لەوان بکا دەبێت لەسەر ئەوانە بەردەوام بێت، کە یەکێک لەوانە ئاوەدانکردنەوەی مزگەوتەکانە. ئەنجا ئاوەدانکردنەوە چووەکو عیبادەت، چووەکو ئەوەی کە مزگەوت دروستکەی، مزگەوتێک ئاوەدانکەیەوە، ماڵێکی خوای پەروەردگار ئاوەدانکەیەوە، ئەوە سیفەتی شوێن کەوتوانی هاوڵانی پێغەمبەرە سەلات و سەلامی خوای پەروەردگار یان لەسەر بێت. ئەنجا نوێژی جەماعات پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحە دەفەرمێت بە 25 یاخود بە 27 پەلە پاداشتی زیاترە. ئینسان ئەگەر لە ڕووی دنیاییەوە کارێک 27 پەلە 27 قات پاداشتی زیاتر بێت یان دەستکەوتەکەی زیاتر بێت، ئایا هیچ کەسێک هەیە کارێک بکات کە سوودی کەمە و قازانجی کەمە؟ دەی ئەو نوێژە 27 پلە لە نوێژێک کە لە ماڵەوەی دەکەی خێر و پاداشتی زیاترە. ئەی مسلمان بە یەک نوێژ وەکو ئەوەی وایە 27 جار ئەنجامت دابێت. دەی چ شتێک ماوەتەوە کە ڕوونەکەی مزگەوت و ماڵی خودای پەروەردگار. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک لە ماڵەوە من تطهر في بيته ثم مشى إلى بيت من بيوت الله، هەر کەسێک لە ماڵەوە دەستنوێژێکی جوان بگرێت پاشان هەنگاو هەڵێنێت بۆ ئەوەی بەرەو مزگەوت و ماڵی خودای پەروەردگار بڕوات، بۆ ئەوەی فەریزەیەک واجبێک لە واجبەکانی خوای گەورە جێبەجێ بکات، نوێژێکی فەرز بە جەماعات ئەنجام بدات لە مزگەوت، ئەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم بە هەر هەنگاوێک کە هەڵی دێنێت گوناه و تاوانێکی لە ڕەش دەبێتەوە، بە هەنگاوەکەی دیکەیان کە هەڵی دێنێ پلەیەک لە لای خودای پەروەردگار بەرز دەبێتەوە. سبحان الله. دوو هەنگاو هەڵدێنی، یەکێکیان گوناه و تاوانێکت لە ڕەش دەبێتەوە، یەکێکیان گوناه و تاوانێکت خوای گەورە دەیسەڕێتەوە، دوو هەمینیان خوای گەورە پلەیەکت لە لای خۆی بەرز دەکاتەوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی ڕێگای مزگەوت و هەروەها بەهۆی نوێژی جەماعاتەوە. دکتۆر ئەیمن بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت یەکێک لە زانایان ئەوەی کە ئیجازەی قیراعەتی لەلا وەرگرتووە دەفەرمێت سیفەتی وا بوو هەر کاتێک کە لە ماڵەوە بوایە لە سەفەر با لە هەر شوێنێکی هەبا نوێژی جەماعاتی نەدەفەوتە ئللا بە جەماعات نوێژی دەکرد. خوای گەورە کردیە قسمەتی لە سەعات 2 شەودا کاتێک کە هەڵسا بوو شەو نوێژی دەکرد، جل و بەرگی مەلایەتی لەبەر کرد بوو، مەندیلی لەسەر نابوو، جوان ڕێک و پێک لە خزمەتی خوای پەروەردگاردا لە ناو نوێژدا چوویەوە خزمەتی خوای پەروەردگار و مرد و گیانی بەرەو پەروەردگار ڕۆیشت لە ناو نوێژدا. دەفەرمێ یەکێک لە سیفەتەکانی ئەوە بوو کە قەت نوێژی جەماعاتی نەدەچوو. خوای پەروەردگارش کردی قسمەتی کە لە ناو نوێژدا لە شەو نوێژدا کاتێک کە خۆی ئامادە کرده بوو لە سەعات 2 شەودا گیانی سپارد و چووە خزمەتی خودای پەروەردگاری خۆی
دەی لە ڕۆژی قیامەتێدا ئەبە و حاڵەتەیەوە لە خزمەتی پەروەردگار زیندوو دەکرێتەوە. چەند خۆشە ئینسان لەو ڕێگایەدا بەو حاڵەوە لە ڕۆژی قیامەتێدا زیندوو بکرێتەوە. ئایا گەورەتر هەیە لەوە برام؟ دەیکەواتە ڕووبکە مزگەوت، ڕووبکە ماڵی خودای پەروەردگار. ڕەبیعی کوڕی خەیسەم کاتێک کە بەر ببووە و ئەزیەت و ئازاری پێگەیشت بوو نەیدەتوانی بێتە مزگەوت، بەڵام فەرمووی بمبەن بۆ مزگەوت. گوتیان قوربان ئەتۆ نەخۆشی و عزرت هەیە دەکرێنەی بۆ مزگەوت. فەرمووی بەڵێ ئێوە وا دەڵێن، بەڵام لە ڕاستیدا ئەمن گوێم لە بانگە، کاتێک کە گوێم لە بانگەوازی خودای پەروەردگارە دەبێت جوابی بدەمەوە. ئەگەر زانی باتان پاداشتی نوێژ و جەماعات چەندە زۆرە، بەڕاستی ئەگەر لەسەر چۆک، ئەگەر بەدانیشتنەوە، ئەگەر بە ناڕەحەتیش بوایە دەهاتن بۆ جەماعات و دەهاتن بۆ مزگەوت، چونکە پاداشتەکەی ئەوەندە زۆرە لە لای خودای پەروەردگار. بۆیە ئەو پیاوە کاتێک کە نەخۆشە بەخۆیەوە ڕەوا نابینێت بەشداری لە نوێژی جەماعەتدا نەکات. ئەدی ئەمن و تۆ چەندە ساغین، قاچمان ساغە و چاومان ساغە و ئەندامەکانمان ساغە، کەچی لە ماڵەوە تەماشا دەکەی دانیشتووە لە ماڵەکەی خۆیدا بانگ دەدات لە ماڵەوە نوێژ دەکا بەڵام نایە بۆ مزگەوت. ئەی ئەو کەسەی کە ڕوود نەکردوتە مزگەوت و بە مزگەوت نازانی، لەو مانگەیەدا بەڵێن بدەکە نوێژەکانت بە جەماعات بکەی و ڕوو بکەیە مزگەوت و ماڵی خودای پەروەردگار، چونکە پاداشتی گەلێک زۆرە بۆ ئینسان. ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە، دەفەرمێ پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوای ئەمن نابینام هیچ کەسێکیش نییە کە دەستم بگرێ بۆ مزگەوت، ئایا ڕێگام دەدەی نوێژەکانم لە ماڵەوە بکەم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم جار ڕێگای دەدات، بەڵام دوایی دەفەرمێت بانگی دەکاتەوە، دەفەرمێ ئایا گوێت لە بانگە؟ دەفەرمێ بەڵێ، دەڵێ دەبێت وەڵامی ئەو بانگە بدەیەوە، واتە دەبێت بێی بۆ مزگەوت. کەسێک کە نابینایە چاوی نییە، کەس نییە دەستی بگرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگای نادا لە ماڵەوە نوێژەکانی بکات. ئەدی ئەو کەسەی کە چاوی هەیە، ئەو کەسەی کە ساغ و سەلامەتە، ئەو کەسەی کە تەندروستی باشە، چۆن بخۆیەوە ڕەوا دەبینێت لە کاتێکدا کە بانگ دەدا و بانگەوازی خوای گەورەی خوا بانگمان دەکات بۆ سەرفرازی و بۆ نوێژ، بەڵام ئەتۆ وەڵامی ئەو بانگەوازە نادەیەوە، ئایا چۆن بخۆتیەوە ڕەوا دەبینێت؟ ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگای بە پیاوێکی نابینە نەداوە. ئەو کەسەی کە چاوساغی و تەندروستیت باشە، کەواتە ئەتۆش بخۆیەوە ڕەوا مەبینە لە مزگەوت نوێژەکانت ئەنجام بدە، چونکە پاداشتی گەلێک زۆرە بۆ ئینسان. ئینسان لەسەر چه حاڵەتێک بمرێت، بەڕاستی لە ڕۆژی قیامەتێدا لەسەر ئەو حاڵەتەیە زیندوو دەکرێتەوە. گەنجێک لە کاتێکدا کە لە مزگەوت بوو لە نوێژی بەیانی چاوەڕوانی ئەوەی دەکرد کە ڕۆژ هەڵبێت دوو ڕکعات نوێژی سنەتی تێشتەنگاو بکات. لەسەر قورئانەکەی ئاوا لەسەر کورسی دانیشت بوو، قورئانی دەخوێندەوە و چاوەڕوانی ئەوە بوو کە نوێژی تێشتەنگاو بکات بچێتەوە بە ماڵەوە. سبحان الله، پێش ئەوەی کە ڕۆژ هەڵبێت و پێش ئەوەی کە کاتی نوێژی تێشتەنگاو بێت، یەکسەر لەسەر کورسەکەی بەربەوە بەسەر قورئانەکەیدا و گیانی سپارد. ئەو گەنجەیە لەسەر قورئان مرد، لە مزگەوت دامرد. لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم یوبعث كل عبد على ما مات عليه. هەموو ئینسانێک لەسەر چه حاڵەتێک بمرێ لە ڕۆژی قیامەتێدا لەسەر ئەو حاڵەتە زیندوو دەکرێتەوە. چەند خۆشە ئەی گەنج وەکو ئەو گەنجە بە کە لە ماڵی خوای پەروەردگاردا گیانی سپارد، لەسەر قورئان و لە ناو مزگەوتدا گیانی سپارد، لە ڕۆژی قیامەتێدا ئاوا زیندوو دەکرێتەوە. برام چەند خۆشە لەو حاڵەتەیەدا ئینسان زیندوو بکرێتەوە لە خزمەتی خودای پەروەردگاردا. ئەنەس بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت من صلى لله 40 يوما في جماعة. هەر کەسێک 40 ڕۆژ بەسەر یەکەوە لە ناو مزگەوتدا نوێژەکانی بە جەماعات ئەنجام بدات، بە تەکبیرەی الله ئەکبەر یەکەم بگات لە نوێژەکەیدا، دەفەرمێ کوتیبە لەه بەڕائەتان، لە دوو شت ڕزگاری دەبێت. لە دوو شت ڕزگاری دەبێت. لە چی؟ یەکەمیان بەڕائەة من النار و بەڕائەة من النفاق، لەوەی کە لە ئاگر گردنی ئازاد دەبێت، و هەروەها لەوەی کە پێی بگوترێت منافق و لە نیفاقیش ڕزگاری دەبێت. ئەو کەسێک کە نوێژەکانی بە جەماعات دەکات بۆ ماوەی 40 ڕۆژ لەسەر چوونە مزگەوت و نوێژکردن بە جەماعات بەردەوام دەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە،
دەفەرمێن نیازم کرد لەوەی کاتێک کە خەریکی جەماعات دابەستن و خەریکم بەوەی کە نوێژ دەکەم بۆ مسلمانانم، نیازم کرد بەوەی کە کەسێک بێنم لە شوێنی خۆم دای بنێم کە نوێژ بە مسلمانانم کات، ئەمنیش لەگەڵ هەندێک لە هاوڵان بچم ئەو کەسانەی کە لە ماڵەوەدان بەبێ هیچ عوزرێک نان بۆ نوێژی جەماعات ماڵەکانیان بەسەردا بسووتێنم. الله ئەکبەر چەند گەورەیە! ئەو کەسەی کە نایە مزگەوت و بەبێ هیچ عوزرێک لە ماڵەوەی بیر بکەوە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتێدا بێت ماڵەکەت بەسەردا بسووتێنێت، ئایا چه هەڕەشەیەکە؟ ئایا چه گەورەیەکە؟ ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر زۆر گەورە نەبێت چۆن فەرمایشتی ئاوا دەفەرمێت؟ کەواتە بەڕاستی زۆر گەورەیە کە ئینسان بەبێ هیچ عوزرێک بەشداری لە نوێژی جەماعەتدا نەکات. لە فەرمایشتێکی صحیحدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ثلاثة كلهم ضامن على الله، سێ کەس هەنە کە زەمانەتیان لەسەر خوای پەروەردگارە. پێغەمبەر دەفەرمێت زەمانەتیان لەسەر خوای پەروەردگارە. إن عاش رزق وكفية وإن مات أدخله الله الجنة. ئەگەر ئەو کەسانە بژین خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیەکی باشیان دەداتێ، ئەگەر بمرن خوای پەروەردگار دەیان باتە بەهەشتەوە لەو ڕێگادا بمرن. جا بزانە ئەو فەرمایشتە چەند گرینگە. پێغەمبەر دەفەرمێت سێ کەس هەن زەمانەتیان لەسەر خوای پەروەردگارە، ئەگەر بژیان خوای گەورە ڕزق و ڕۆزیان دەدا لە دنیادا، ئەگەر بمرن خوای گەورە دەیان باتە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی. لەسەر ئەو سێشتە بەردەوام بن. یەکەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من دخل بيته فسلم، هەر کەسێک کە چۆ ماڵەوە سەلام لە ماڵەوە بکات بەردەوام. دووهەمینیان ومن خرج إلى المسجد فهو ضامن على الله، هەر کەسێک دەربچێ بۆ ڕێگای مزگەوت و بچێتە مزگەوت لەو ڕێگایەدا بەردەوام بێ و بمرێت، ئەو خوای گەورە دەیباتە بەهەشتێ، ئەگەریش بژێت خوای گەورە ڕزق و ڕۆزیەکی باشی دەدات. ومن خرج في سبيل الله فهو ضامن على الله، هەر کەسێک لە پێناوی خوای پەروەردگاردا دەرچێت، جا هەر کارێک بکات مادام لە پێناوی خوای گەورەدایە، ئەوە ئەگەر بژێت خوای گەورە ڕزقی دەدا، ئەگەر بمرێت لەو ڕێگایەدا خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە. دەی بزانە یەکێک لەو ڕێگایانە هاموشۆی مزگەوت و چوونە مزگەوتە. ئەگەر بژێی خوای گەورە ڕزق و ڕۆزی دەدات برام، خوای گەورە بەرەکەت دەخاتە ڕزق و ڕۆزی و تەمەن و ژیانت. ئەگەریش بمری لەو ڕێگایەدا پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە دەیباتە بەهەشتەوە. ئایا چ شتێک لەوەی گەورەترە ئەی مسلمان؟ ئەی ئینسان وریابە ڕوو بکە خودای پەروەردگار هەر کەسێک لە ڕۆژی قیامەتێدا لە فەرمایشتی پێغەمبەر دەهاتووە صلی الله عليه وسلم کە هەر کەسێک نوێژەکانی باش بن، یەکەمین شت کە لە نوێژەکانی لی دەپرسرێتەوە نوێژەکانی باش بوون، لەوانی دیکەش دەردەچێت، بەڵام نوێژەکانی باش نەبن بەڕاستی لە تاقیکردنەوەکانی دیکەش دەرناچێت. نوێژ لە ئاسمانەوە لە سەفەری ئیسرا و میعراجدا خوای پەروەردگار واجبی کردووە، ئەوەش گرنگی و پلە و پایە و گەورەی نوێژمان پێ دەڵێت. بۆیە بەڕاستی ئەو مانگی ئەوەیە کە ئینسان بڕیار بدات هیچی دیکە نوێژەکانی لە ماڵەوە نەکات بەبێ عوزر، بچێتە ماڵی خوای پەروەردگار. خۆشەویستترین شوێن لە لای خوای پەروەردگار و چاکترین شوێن ماڵەکانی خدای پەروەردگارن، باشترین پاداشت لە ماڵەکانی خوای پەروەردگاردا هەیە. ئەو کەسەی کە دەچێ مزگەوت بزانە میوانی خوای پەروەردگاری، خوای گەورەش ڕێز لە میوانی خۆی دەگرێت. بزانە لە هەر شوێنێکدا کە ئەتۆ بۆی دەچی ئەو پاداشتە نییە، ئەو گەورەیەت بۆ نییە، ئەو ڕێز و حرمەتە نییە برام. دەیکەواتە ڕوو بکە مزگەوت، ڕوو بکە ماڵی خوای گەورە. ئەو کەسەی کە تا ئێستا ڕوود نەکردێتەوە ماڵی خوای گەورە بە ماڵەکانی خوای پەروەردگار نازانی، لەو مانگەیەدا بڕیار بدە کە نوێژەکانت لە ماڵەوە نەکەی هیچی دیکە و نوێژەکان بە جەماعات بکەی، مادام عوزرت نەبێت هیچ کاتێک جەماعاتت نەفەوتێت، بۆ ئەوەی ئەو پاداشتە بەدەست بێنی خوای پەروەردگار بتباتە بەهەشتەوە و زەمانەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەست بێنی. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕی لەو کەسانەی کە لەو مانگەیەدا ڕوو دەکەنە ماڵەکانی خدای پەروەردگار، ڕوو دەکەنە جەماعات، ڕوو دەکەنە تەڕاویح و نوێژ، بڕیار دەدەن کە ئیدی بەبێ عوزر نوێژەکانیان لە ماڵەوە نەکەن. خوای پەروەردگاریش ئەو پاداشتەمان بکاتە قسمت کە بۆ ئینسانێکی داناوە کە ڕۆژوانە کە نوێژەکانی بە جەماعات دەکات. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بە ئیمانێکی بەهێزەوە بمانژێنێ و بە ئیمانەوە بمانبرێنی. خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و پیاو چاکاندا لە بەهەشتی خۆیان کۆمان کاتەوە، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزرامان کات. یا ڕەبی خوای گیان وامان لێ بکەی کە لەو مانگەیەدا بتوانین لە تۆ نزیک بینەوە و
قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا و لێمان خۆش بی بتوانین هەرچی کاری باشە لەو ڕەمەزانەیەدا فێری ببین. یا ربی خوای گەن ئەتۆش هیدایەتمان دەی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.